زیاتر لە 1400 ساڵ لەمەوە پێش ڕووداوێکی سەیر ڕوویدا. خودای گەورە فەرمووی: ئەی جبرائیل، خۆت بگەینە، گەر خۆت نەگەینی نە لە ئاسمان و نە لە زەویدا ناهەلم یەک گیاندار بمینێتەوە. جبرائیل عەلەیهی سەلام لە یەک چرکە کەمتری لەبەردەستدا بوو. لەبەرەوەی کە ئێستاکە لە ژیانداین وا دیارەکە گەیشتووە بە تواناترین و خێراترین دروستکراوی دەستی خوددایە. ئایا دەبێت چەند گەورە بێ؟ گەر بێت و سیر ئەوە بکەین کە مەودای نێوان باڵەکانی 500 ساڵە و هەروەها ئەگەر 600 باڵشی بۆ زیاد بکەین، پێم وایە کە دیمەنێک لە مێشکمان دروست دەبێت. فریشتە جبرائیل هەروەها پێشی دەوترێت گەورەی هەموو فریشتەکان. گەر دەتانەوە بزان لە پشت ئەم ناوەوە چ تواناییەک و چ نهێنێک هەیە، پێشنیارتان بۆ دەکەم تا کۆتایی سێری ئەم ڤیدیۆیە بکەن.